دوجار هەوڵ و پێداگری مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەنجام گەیشت. ئەم ڕۆژ لە ڕاگەیەندراوێکدا ئەوە ڕاگەیەندرا کە تیمی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کە گەیشتونەتە ڕێکەوتن سەبارەت بە موچە و شایستە دارایەکانی خەڵکی کوردستان. ئەمە هەواڵێکی دڵخۆشکارە. ئێمە لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان هەندێک پرسی زیاتر و قسەی زیاتریش دەکەین سەبارەت بە ئەم ڕێکەوتنە و بە ئەم هەواڵش کە هەواڵێکی دڵخۆشکارە بۆ خەڵکی کوردستان. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر هاوڕێکەمان ڕاوێژکاری یاسایی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک دکتۆر زۆر بەخێر بێن، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتە ژووری هەواڵی کوردستان 24. من پێشەوەی بێمە سەر پرسیارەکانی ترم دەمەوێت لە سەر ڕاگەاندنەکەی سەرۆک وەزیران مەسرور بارزانی هەڵوێستە بکەین کە ڕێکەوتنێک لە نێوان هەرێم و بەغدا کراوە. ئەمە پێمان ناڵێ سەرۆک وەزیران بەڵێنی دا و بەڵێنەکەی خۆشی جێبەجێ کرد. دەست خۆش بۆ جەنابەت قەدیمە جوانە. تەبعاً جەنابیان هەر لەگەڵ دەستپێکی ئەم کابینەیە کۆمەڵێ ئاڵنگاری و فشار ڕوبەڕوێم کابینەیە بوو، چ گۆڕانکاری پێشهاتنێ و دەوڵەتیەکان، فشارە هەرێمیەکان و چ کێشە ناوخۆیەکانی حیزبە کوردستانیەکان لە ناوخۆی خودی حیزبەکان و ئەو نائستیقرارە سیاسی کە لە عێراقێ و کە جیلێکی سیاسی وە هاتووەتە پێشەوە بەڕاستی لەوێ ئەوەی کە جۆن بە کوردستان بدا دژی قەواری هەرێم بێ لەگە بڕینی قوتی خەڵکی هەرێمی کوردستان بێ و دژ بەم حکوومەتە بێ ئەوانە دەنگێنن لە پرۆسی هەڵبژاردن، ئەوانە چەپڵیان بۆ لێدرێ، ئەوانە سیاسی باشن، ئەوانە ئیداری باشن. لەناو ئەو هەموو بارودۆخە قورسە سەختەدا جەنابیان بەردەوام بووە لە سەرخەت بۆ لەگەڵ تیمەکەی لەگەڵ وەزارەتی دارایی و ئابووری هەموو هەوڵ و گڕێکی هەموو هەوڵێکی داوە کە هەوڵە دیبلۆماسیەکان و ئەو پەیوەندیانی کە لەگەڵ حکوومەتی ئێستای عێراق بەردەوام بووە لە پەیوەندی و شەونخوونی کراوە تاوەکو تواندراوە لەگەڵ عێراق نزیک بینەوە لە کۆمەڵی بابەت کە یەکێکیان وە گرنگترینیان لە ئێستادا بابەتی موچەیە. زۆر باشە کاک دکتۆر، حەزەکەم زۆر بەڕاوشکاوانە ئەم شەو لەسەر هەندێک پرست ڕابۆسین و قسەش بکەین. بەخشێک لە لایەنە سیاسیەکان پاش بڕیارەکەی دادگای فێدراڵی خەریکی شایلۆغان بوون و دەیانگوت هەولێری پایتەخت تەواو کۆتایی هات، هیچ قسەیەکی پێ نەماوە. ئەمە وا بوو؟ طبعاً وان نییە و واژ نابێ، ئەوە ڕەنگە تەمەنایەکی ئەوان بێ، بەڵام ئێمە خاوەن ئیرادەیەکی بەهێزین باشە و ئەو هەستە نەتەوەیی و بەرەنگاربوونەوەی کە لای خەڵکی کوردستانێ لەگەڵ دروستبوونی ئەم دەوڵەتەوە و بەڕێخستنی و لە 46 بەدواوە کە بەڕێکخراوەی کە ئەم حکوومەتەی ئێستا بەرهەمەکەیەتی ئەمە ئەو چەترەیە کە خەڵکی کوردستانە پارێزێت و هیچ کەسێک لە ناحەزان ناتوانن ئەمەیان بۆ بچێتە. زۆر باشە کاک دکتۆر هاوڕێ، ماوەیە لەمەوبەر دەگوترا موچەی مانگی دوو هاتووە بەڵام دەستی بەسەردا گیراوە. ئەمە وایە؟ ئەمە ڕاستە دەستی بەسەردا گیرا بوو؟ وای ئەلبەتە من جوابی ڕاگەیاندی چاواشەکار نادەم و ئەسڵەن بۆیان نازانم لەو ئاستەنی جواب بدرێنەوە، بەڵام وەکو ئەرکێک لە سەرشانم پێویستە بڵێ بۆ خەڵکی کوردستان بۆ فەرمانبەرانی بەڕێز ئەوە ڕوون بکەینەوە کە بابەتی موچەی مانگی دوو زۆر جیاوازە لە هەموو ئەو موچانەی کە پێشتر دراوە. وار بۆیە کە جەنابی سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی فەرمووی موژدێ ئەمە ئەوە بابەتەکە ئەوە نییە ئەم موچێ تەوزیعکرێ خۆ پێشتر لەم کابینەیە بەردەوام کە موچە تەوزیعکراوە بە مژدەوە ئەم بابەتە باز نەکراوە، بەڵام جیاوازی چییە لە نێوان موچەی دوو لەگەڵ پێش مانگی دوو. پێشتر ئەوان بودجەیەکیان ئەنارد یان نەک بودجێ بڕەپارێکیان ئەنارد مەبلەغێکیان ئەنارد ئێمە لێرە بەو هەوڵ و چۆنەڵێ ماندووبوونە تەکمیلەمانە کرد و موچەمان پێدابی نەکرد، بەڵام بەنسبەت مانگی دوو دوای بڕیاری مەحکەمەی ئیتیحادی ئەم جارەوان هاتن بە شێوازێکی تر ویستیان زەخت بکەن بە پێی لیست ناردیان، لیستی وەزارەت بە وەزارەت کە ئەو موچەی مانگی دویان نارد لیستی هەر وەزارەتێک دیاری کرابوو، بەڵام لیستە ئەمنی و ئەسکەریەکانی تێنەبوو کە ئەمە بەڕاستی حکمەتی جەنابیان و تیمەکە کە هەمووی متفق بوون لەسەرەوە و وەزیری بەڕێز وەزیری دارایی و ئابووری کە ئەو قەناعەتە دروست بوو ئەمە بەڕاستی پیلانێکی مەترسیدارە لەسەر خەڵکی هەرێمی کوردستان و لەسەر قەوارەکەش بەڕاستی
من مۆزەفێکی مەدەنیم لە ژوورەوە دانیشتومە چێ بینایەکەی منە پارێزێ عسکەری و ئەمنیەکانە ئەو ئەمنیەت و ئاسایشەی لە شار و گوندی ئێمە هەیە چی پارێزێ شەو نخوونی هێزە ئەمنیەکانە و قارەمانەتی هێزە سەربازیەکانمانە ئەمە ناکرێت تۆ موچەی ئەوان بدەیت و موچەی فەرمانبەرانی مەدەنی بدەیت و موچەی فەرمانبەرانی عسکەری ئەمنی نەدەی لە مانگی دوو ئەو ئیسرارە وای کرد کە وطبعا بەگرخستنی کۆمەڵێ ئەوراقی تر وای کرد کە ئەو لیستانەی نردوبمان لیستە عسکەریەکان هەمووی تەدقیق کرا و تەزبیت بوو لە عێراق کە ئەمانە تەصدیق کرا کە پێویستە ئیتر موچەی و عسکەریانە بنێردێ و کە ئەمڕۆ ئەوەی ئەعلان کرا ئەبێت ئەو موچانەش دێت این بانگی دوو کامل ئەدرێ ئەمە ئەبێتە ئیتر ماڵ لەسەر حکوومەتی عێراقی کە ئەبێ پابند بن بە تەواوی ئەو لیستانی کە حکوومەتی هەرێم نردوێتی و بە تەدقیقی دیوانی چاودێری دارایی هەرێم و طبعا لەوێش دیوانی چاودێری دارایی اتحادی وەزارەتی دارایی عێراقیش بە هەمان شێوە هەمویان وردبینی کردووە و تەواو بۆ ئەو بابەتە کۆتایی پێ هاتووە ناتوانن جارێکی تر بڵێن کەواتەیانی ئەو لیستانە تەصدیق کراوە تەواو بەڵێ هەمووی تەصدیق کرا و ئەوانەی لە دوای ئەوەی تر بۆ مانگەکانی تر هەر هەمان لیستە تەنها ئەو گۆڕانکاریە ئیداریە ئاسایەنێکە هەموو جارێک بەسەر موچەی فەرمانبەران زۆر باشە کاک دکتۆر هاوڕێ بابینە سەر بابەتێکی کە ئەمەش هەر تایبەتە بە موچەخۆران بەڕاستی بۆ خۆ دەزانی ماوەیەکی زۆر پلە بەرزکردنەوە نەبووە لە دوای ئەم ڕێکەوتنە لە دوای ئەم هەنگاوانە هیچ ئومێدێک هەیە با بەڕاشکاوانە قسە بکەین بۆ مەسەلەی پلە بەرزکردنەوەی موچەخۆران طبعا لەسەر بابەتی پلە بەرزکردنەوەش دەهۆڵی زۆریان کوتی لە بەغای ئەمە فریاد ڕسمانەیە چین دادگای فیدرالی ئەو بۆ هەر جوابیانی نەدایەوە پێش ئەوەی ئەو بابەتە بچێتە محکەمەی اتحادی من باسی ئەو هەوڵاناکەم کە جەنابی سەرۆکی حکوومەت و وەزارەتی دارایی ئەمە لای خۆمانەوە چیمان کردووە طبیعی ئەوەیە مێ باسی کەم کە زۆر جار جۆم لێ بێ لەو ڕاگەاندنانە باس لەواکەن بە نایاسایی موچە با بڵین پلە بەرزکردنەوەی فەرمانبەران ڕاگیرەوە بەڵام با بچن یاسای میلاک کە یاسایەکی عێراقی و لێرەش نافزە مادەی هەشت ئەڵێت بەبێ بودجە ناکرێت وەزیری دارایی هیچ جوڵە بە میلاک بکە لە عێراق طبعا ئەمەش لە ئەستۆی عێراقە خەتای ئەوان بوو لە 2014 کە موچەی خەڵکی هەرێمیان بڕی با بڵێن فەرمانبەرانی هەرێم و بودجەیان بڕی لە 2014 کە بودجە تەرخان نەکرا بۆ هەرێمی کوردستان کەواتە تۆ ناتوانین پلە بەرزۆکەی چکە پلە بەرزکردن تەخسیسی مالیە و ئەبێ لە بودجەوە جێگیر بکرێ باشە ئەم بابەتە بەردەوام بوو تاکو 2023 لە 2023 ئەوە بوو بودجە کە لە بودجەی با بڵێن عێراق جێ هەرێمی کوردستانی تێکرایە بوو جێ هەرێمی کوردستان ئێمە دوو جۆر لیستمان نرد یەکەم جار لیستێکمان نرد بە پلە بەرزکردنەوە ڕەفزیان کرد عێراق وتیان هەر ئەو لیستەی خۆتان پاشان لە مانگی حەوت جەنابی مانگی حەوتی 2023 هێشتا بابەتی دادگای فیدرالی هەر نەبوو نووسراوێکی ئاڕاستەی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان کرد جەنابی وەزیری دارایی بەندەی تەکلیف کرد بەوەی کە بەو کار هەستم تیمێکمان پێکێنان لای خۆمانەوە بە هاوبەشی کۆبوونەوەی هاوبەشمان لەگەڵ ئەنجومەنی ڕاژەی گشتی ئەنجامدا چوار کۆبوونەوەمان لەگەڵەوان کرد چوار کۆبوونەوەی جیاش لە نێوان خۆمان وەکو وەزارەت دیراسەتی تەواو کرا سوپاسی ئەو فەرمانبەرە بە ڕێزانەی وەزارەتی دارایی و ئابووریەکەم کە مختصن بە دەقیقی هاتن هەموو ئەگەرەکان و تحریک بە میلاک و ئەو پلە بەرزکردنەوەیان دیراسە کردووە میمان ئامادە کردووە بەڕاستی و ئەم جارەش بۆ بەغدا هەمسان و ئیسرارەکەین و بەردەوامە بین لەوەی کە مافی فەرمانبەرانی خۆمان بەدەست بێنین زۆر باشە دەست خۆشەوە من سوپاس بۆ ئەو ڕوونکردنەوەی ینی کەواتە ئومێدێکەیە بەڵام لای ئێمە بەنسبەت ئێمە هەموو کارەکان کۆتایی هاتووە هیوادارین لە لای عێراقەوتنە ئەوەش بچێتە بۆ تەنانەت ئێمە لەسەر ئەوەی کە مافی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بجێڕینەوە هاتووینە وەکو وەزارەتی دارایی و ئابووری ئازدراوەتە هەموو بەشی میلاک لە وەزارەتەکانی ترکە بە لیستی موچەی نوێ بە جەدوەلی موچەی عێراق کە ئێستا عێراق لە 2015 ئەوان موچەیان بەرزترە تەقاعودیان بەرزترە بەڵام نەیانێشتۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەوە سوودمەند بن بۆیە ئێمە لەسەر ئەوەش کارمان کردووە و بە ماوەیەکی کورت هەموو ئەو لیستانە ئین وەزارەتەکان ئامادەکەین بە شێوازی سولەمی ڕەواتبی نوێی عێراق باش کاک دکتۆر هاوڕێ لەسەر ئەم پرسیارەش من دەمێت زۆر ڕاشکاوانە وەڵام بدەیت و پێم خۆش بوو سوپاس بۆ وەڵامەکانت بۆ خۆ دەزانی کاتێک
دوو حکوومەت دانوستان دەکەن تیمی وەزاری حکوومەتێ تیمی دانوستانکارێ لە حکوومەتی هەرێمی کوردستان دەڕوا لەگەڵ بەغدا لەوێش تیمی دانوستانکارێ هەندێک جار سەرۆگۆزیران خۆشی بەشدار دەبێ هەندێک جار لەولاش سەرۆگۆزیران بەڵام ئەوەی دەبینین هەندێک جار تاکە کەس دەچێتە بەغدا و دوایی دەیکاتە هەڵڵایەک دەڵێ من ئەو کارم جێبەجێ کرد لە کۆی دنیا شتی وا هەیە یەک تاکە کەس جا ئەمە سەرۆکی حیزب بێ یا هەرچی بێ بتوانێت ئەو کارە بکە ئەمەی کە کراوە تیمی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆگۆزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان نەیکردو لە سەرەتاوە ئەم ئاشتبوونەوە لەگەڵ عێراق لە 2023 بەڕاستی هەندێ بابەتی تێبووە بۆیە حەسم بکرایە لە دەستور بەڕای من ئەوەیە کە هیچ پەیوەندیەکی هیچ لایەنێکی کوردستانی بە شەرعی نەزانرێت ئەگەر هاتوو لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستانەوە یاخود لە پەرلەمانەوە نەبێت تەنانەت لە کاندیدکردنی پۆستە باڵا و سیادیەکانی ناو حکوومەتی عێراقی بۆ ئەوانەی بەجیا ئەڕۆن بەڕاستی ئەوە لە دەرەوەی سر بکەن ئەوانە تا ئێستا یەک دەستکەوتێکیانم بۆ باسکەن چیان کردو بۆ کوردستان جگە لە چاواشەکاری جگەل لە پێدانی زانیاری هەڵا بە سیاسی عێراقیەکان و هەندێک جار ئەوانەی ئێرە بوونەتە هۆکاری ئەوەی کە ئەوان بتوانن بچنە پێش دادگای فیدرالیک و پێش ئیعلام و خەڵکی خۆیان لە عێراق چاواشەکەن لەسەر ئەساسی زانیاری هەڵەکانی وانەی ئێمە بەداخەوە نەخێر من لێرەوە بە خەڵکی بە شەرەفی هەرێمی کوردستان ئەڵێم جگە لە بەیان نامە فەرمیەکانی حکوومەتی هەرێم و وەزارەتەکان لەسەر بابەتی دارایش وەزارەتی دارایی و ئابووری و ئەوانەی کە مخەوەلن بە قسەکردن قسەی هیچ لایەنێک وەرنەگرن هیچی ڕاست نییە ئەوە بۆیان دەرەکەوێ واشێش تەبعاً ئەم بابەتانە ڕەنگە بە ڕۆژ و دوان دەرنەکەوێ بەڵام لە ئایندەیە هەموو ئەوانە ئەزانن و من هەر لێرە شۆسپاسی فەرمانبەرانی بەڕێزی وەزارەتی دارایی و ئابووریەکەم کە شەو نخوونیان کرد لە ڕۆژە پشووەکان و لە درنگانی شەو ئەمانەوە تاکو ئەو لیستانە ئامادەکەن ئەو لیستانە لە لیستی مەبەستم لیستی مانگی دووسەیە کە بە پێی ئەو داواکاری وەزارەتی دارایی عێراق بوو کە بە تەواوەتی گۆڕانکاری بەسەرات و ئەبوایە بە زمانی عەرەبیش وایە کە ئەمە دژی مادەی چواری دەستورە بەڕاستی ئێمە ئەمەشمان کرد چۆنەڵێ بەڵام بەست لە پێناو ئەوەی کە موچە بێ بۆ فەرمانبەرانێرم و بەنسبەت مانگی سێش هەمان کار کراوە هەمووی ئەنجام درراوە هەر ئێستا ئەگەر ئێستا موچە بێ لە بەیانیەوە ئێمە دەست بە دابشکردنیەکەین تەنانەت لە وەک پێشترش لە ڕۆژانی هەینی و شەممەش دابش کراوە زۆر باشە دەست خۆشەمانە هەمووی هەواڵی خۆش بوون زۆر سپاس بۆ دکتۆر هاوڕێکەمان ڕاوێژکاری یاسایی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بووە سپاس بۆ جەنابی حاکم